سۆما وەرە باشە نەمگوت دوای دێم سۆما بە پێشم کەوە با بڕۆین باشە تۆزێکی باشی باش سۆما دەرێن بە پێشم کەوە زیاتر گەمەی بە عەسابم مەکە بیکە بۆ خاتری خواخر کەسی لەلانیە چۆنەوە بەجێ بێ سۆما ئەو ڕووکە سڕەی دیاری یان توانای با بە خۆیان بێ وەرە بە پێشم کەوە کچەکەم یاوەکەت ڕاست دەکەم بڕۆ ئەم لەو خۆیان هەیە بڕۆ لەگە بێتەکەت بڕۆ بارونداری خۆت بڕۆ ئەها مامیشم دەزانیە من لەسەر حەقم یەڵە بە پێشم کەوە دێ باشە هەژار دەزانم ئاقل پێی تۆزێکی واش قسە بکە و باوکە گوناحەمەدەم سۆما ئەمە قەشمەرجاری توومە ئێستا لەگەرم دێ یان نا سۆما منیان بابت ئەو کچم ئەو سۆما منیان بابت باش دوو جارە چکان من نبینیەوە پیرۆزی بابت بێ کچەکەم دەبایە لەگەڵی بڕۆیشت بایی کچەکەم دەبایە لەگەڵی بڕۆیشت بایی باوکەیە چۆن لە ماڵە جۆڵە تۆ بە دنیا بەجێ بێڵە ئای باوکە گیانەی زیێژنۆم نییە چۆن بەجێ بێڵم بە قوربانت بە کچەکەم لەبیرت نەچیە من خوایەکی گەورەم هەیە ئاگادارم نەبیتن ئاخر باوکەکیە ئەولادیش بە کەڵکیم ڕۆژانە نەیە بۆ چییە؟ کاچی خۆم یەک پازە سادەفتی کچکەی هەیە توانە ئەوەستەکەی لێرە کورە تو نەتگووە من حەبت شەوقتی بسایە کورە عیب ناکەی درۆیە دەکەی بۆ تەمەنەوە توانە بەس دە بۆ ئەوی سۆما خزمەتی بابتان بکە بخۆت و دیاری برات هەر ڕۆژە و بەهانەت لەبینەوە کورە دەستت کوزەم بێ قیمەت ئەوها ئەگەر لە بابتە و بابە وها گەورەی کردی کورە و سەرۆردێنەی خۆتە بابت نەبات و گەورە دەبووی کورە دەبوویە چەرچینە بەعرزان کورە تو دەبوویە چە ئێستاوها ئەگەر لە بابتە تەمەشام کە عیب ناکەی درۆیە دەکەی درۆی لۆچ دەکەی کورە شەرمە لە خۆت ناکەیەوە کورە شەرمە لە خۆت ناکەیەوە تێ بکوژی دەستت کوزەم نامەت